وەزارەتی پلاندانانی عێراقی بۆ دانانی پلانێکی نیشتیمانی بۆ گەشەپێدانی عێراق یەکەمین کۆنفرانسی خۆی ڕێخست و تێیدا چەند وتارێک پێشەشکرا. وەزیری پلاندانانی عێراقی ئاماژەی بۆەوە کرد ئازادکردنەوەی ناوچەکانی عێراق گرنگە، بەڵام لەوەش گرنگتر چۆنەتی ئاوەدانکردنەوەی ئەو ناوچانەیە کە بەهۆی شەڕی داعشەوە خاپور بوونە. بۆ ئەوەش داوای نێتەوە یەکگرتوەکان و یەکێتی ئەوروپا کرد کە هاوکاریان بن لەو ڕۆوەوە. لێرەدا ئاماژە بۆ دەکەین کە تەنها سەرکەوتنی سەربازی و ئازادکردنەوەی ناوچەکان بەس نییە، بەڵکو دەست بە نۆشەنکردنەوەی ناوچەکان و ئاوەدانکردنەوە لەوە گرنگترا. لەگەڵەوەشدا قۆناغی دوای داعش تەنها خۆی لە ئاوەدانکردنەوەی ناوچە ئازادکراوەکان نابینێتەوە، بەڵکو دەبێت هەموو عێراق بگرێتەوە. هەر لەو کۆنفرانسەدا وەزیری پلاندانانی هەرێمی کوردستان کە هاوبەشی ئەو کۆنگرەی دەکرد چەند خاڵێکی بۆ دەوڵەمەندکردنی ئەو پلانەی کە وەزارەتی پلاندانانی عێراقی ئامادەی دەکات خستە ڕوو. هەروەک ئاماژەی بە بارودۆخی سەختی ئابووری هەرێمی کوردستان کرد کە بەهۆی شەڕی داعش و هاتنی ژمارەیەکی زۆری ئاوەرە و قەیرانی داراییەوە دووچاری بۆتەوە. بۆ ئەوەش داوای لە حکوومەتی عێراقی کرد کە هاوکاری زیاتری هەرێم بکات. هەموو دەزانن کە هەرێمی کوردستان لە بارودۆخێکی خراپدا تێپەڕ دەبێت، بەتایبەت لە سێ لایەنەوە: شەڕی داعش و پێشوازیکردن لە ژمارەیەکی زۆر لە ئاوارەکان و بارودۆخی ئابووری و دارایی کە ئەوانە کاریگەری خراپیە بووە لەسەر هەموو سێکتەرەکان لە هەرێم، بەتایبەت لە ڕووی تەندروستی و پەروەردەییەوە. بۆ ئەوەش داوا لە حکوومەتی عێراق دەکەین کە هاوکاری هەرێم بکات لەو ڕۆوە بۆ زیاتر خزمەتکردن بە ئاوارەکان و خەڵکەکەی. یەکەمین کۆنگرەی وەزارەتی پلاندانانی عێراقی بۆ دانانی پلانی گەشەپێدانی نیشتیمانی لە عێراقدا ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت و تێیدا لە ڕێگەی 350 کەسی شارەزە و پسپۆڕەوە پلانێکی نیشتیمانی بۆ ماوەی 5 ساڵ لە نێوان ساڵانی 2018 تا ساڵی 2022دا دەنێن بۆ لەو ڕێگایەوە عێراقی پێ ئاوەدان بکەنەوە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.